دیارە پێشنیۆڕۆی ئەمڕۆ ئاگرێک لە گوندی گۆپتەپەکەوتەوە کە تێیدا نزیکە 6 پوش و پاوان لە زەویزاری سنوورەکە ئاگری تێبەربوو سووتا بە خۆشحاڵیەوە تیمەکانی بەرگری شارستانی دوای ئاگادارکردنەوەیان دەست بە جێگەشتنە شوێنی ڕووداوەکە و لە مودەیەکی دیاریکراوە توانیان ئاگرەکە کۆنتڕۆڵکەن باوکاری خەڵکی گوندەکە. حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە لە ساڵی 2019 بە دڵنیایەوە لە سنووری ناحەیەکە ئێمە زۆر بووە سنووری ناحەیە ئاغزلە دەتوانم بڵێم لە سنووری خەزای چەمچەماڵە زۆرترینە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەی تیاڕوەدا بۆ پێی سنوورەکە زۆر بەرفراوانە زیاد لە 6,000 دوانم پوش و پاوانی سنووری ناحەیە لەم ساڵە 6 مانگی سەرەتایە سوتاوە. هۆکارەکان ئێمە نایزانین با بڵێن کەسەکان چێن نەوانی ئاگرەکەکەنەوە بەڵام بەدڵنیایەوە هۆکارەکان هۆکاری سروشتی نین هۆکارەکان دەستکردن ئاگرکەوتنەکان بەشێکی منافەسەیە و ململانی نێوان خەڵکی شار و خەڵکی لادیا خەڵکی لادێ لە نێو خۆیانە بەشێکیان ئەوانن و خەڵکێکە لەوانەیە منافەسەیەکی نێو خۆی گوندەکان بێکە ئەبێتە هۆکاری کەوتنەوە ئاگرانە.